سڵاوتان لێبێ مناڵە چاوگەشەکان ئەم کاتۆ هەموو کاتێکتان شاد بێ. خۆشحاڵم ئەم جارەش لە بڕگەی چیرۆکی داپیرەی ماوەی مناڵانی کورسات بە ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبمەوە. وەک هەمیشە داپیرە کۆمەڵێک مناڵی چاوگەشت میوانێتی و بۆ ئەمڕۆژ کۆمەڵی مناڵی جوان لە لای داپیرە ئامادەن کە ئێستا یەک بە یەک بە ئێوەی خۆشەویستی ئەناسێنم. لە هەمان کاتا چیرۆکێکی خۆشیشم ئامادە کردووە کە پێشکەش بەوانیش و بە ئێوەش یەکەم. بەخێر بێن؟ باشن، ئادی بزانم ئەم مناڵە چاوگەشانە کێن کە هاتوون بۆ لای داپیرە، با یەکەم جا لە تۆ دەست پێ بکەم. فەرمو خۆ بناسێنە؟ ناوم ساڤیایە. ساڤیا؟ بەڵێ. ساڤیا گیان خوێندکاری؟ بەڵێ. تەمەنت چەنە؟ 12. 12 زۆر باشە. پێم خۆشە کە ئەمڕۆ هاتووی بۆ بڕگەی چیرۆکی داپیرە. تۆش پێ خۆش بووانە؟ ئادی بزانم تۆ ناوت چییە؟ ناوم هاونە مایکەکە بگرە بەلای دەمتەوە. کێ؟ هاونە هاوبیر. هامنۆ گیان بەخێر بێی. هامنۆ تەمەنت چەنە؟ 8. 8 ساڵی؟ بڵێ. ئەم ساڵە پۆلی چەنی دوو؟ دەرەچم بۆ 3. دەرەچی بۆ 3 ئەی بڵم بۆ 4. بۆ 4 دیارە زوو چویتەتە قوتابخانەوەیە؟ دەی زۆر باشە کەواتە زیرەکی وانە؟ زۆر پێم خۆشە ئافەرم هەمیشە سەرکەوتوو بێ. ئادی بزانین هاوڕێکی کە و ناوی چییە؟ کۆرش کێ؟ عەبدوڵڵا. ئەی باشە کاکە کۆرشگیان بەخێر بێ سەر چاو. کۆرشگیان تۆ ئەمڕۆ پێ خۆشە گوێ لە چیرۆکی داپیرە بێ؟ بەڵێ. باشە ئەی من نەمزانی تۆ تەمەنت چەنە؟ من تەمەنم 11 ساڵە. 11 ساڵی. کۆرش ڕۆژانە بە چیەوە خەریکی کاتێک خوێندنگەنیە و پشووی هاوینە؟ پشووی هاوین ئەچینە دەرەوە لەگەڵ دایک و باوکمان. ئەی ئافەرم زۆر باشە کەواتە چێژ لە ڕۆژەکان ئەبینی بەتایبەتیش ڕۆژانی هەینی وایە؟ بەڵێ. زۆر باشە. ئەدی بزانم ئەم گوڵە جوانە ناوی چییە؟ لانۆ هاوبیر. لانۆ هاوبیر لەگەڵ هامنۆ خوشک و بران وایە؟ ئەی ئافەرم لانۆ گیان تەمەنە چەنە؟ 7. 7 ساڵی نەچویتەتە قوتابخانە؟ چوم. لە پۆلیەکی؟ دەرەچم بۆ 2. ئەی ئافرین ئەی پێم بڵێ مامۆستاکانە خۆشەوەیە؟ بەڵێ. زۆرە پێخۆش بوو کە چوویتە قوتابخانە؟ بەڵێ. زۆر باشە ئافرین. دەبزانین ئەو خاتونی تەنیشتەوە ناوی چییە؟ هەنار ئەحمەد. هەنارگیان تەمەند درێژبی تەمەنە چەنە؟ 12. 12 ساڵ کەواتە تۆ لە پۆلی شەشی؟ ئەچم بۆ 7. ئەچی بۆ 7 ئەی ئافرم. ئەی پێم بڵێ بزانم قۆناغی کۆتایی خوێندنت بە سەرکەوتووی تێپەڕان؟ بەڵێ. دڵە خۆش بووانە؟ بەڵێ. زۆر باشە. چه هەستێکە هەبوو کاتێکە نمرەکانە وەرگرت؟ هەستێکی خۆشم هەبوو. ئەی ئافرم. ئەی هەدیان بۆ کڕیت ماڵەوە؟ بەڵێ. ئەی ئافرم. ئەدی بزانین ئەم کاکەیە ناوی چییە؟ محەممەد ڕێباس. کاکە محەممەد تەمەنە چەنە؟ 11. 11 ساڵ. باشە تۆ پێم بڵێ بزانم ئەم پشووی هاوینە خەریکی چی بوویت؟ وەڵای بۆ سەفرە و سەیران و نەچویتەتە هیچ خولێکی فێربوونەوە؟ بەڵێ. چوم. چویت؟ ئافرەمادی بزانم چی فێربووی لە خولەکان؟ دەرس و مایکەکە ڕاگرە لە لای دەمە؟ فێریوانەی چی بوویت؟ ئینگلیزی. ئەی ئافرم زۆر باشە کەواتە بەشداری خولە هاوینەکانەکەن وایە؟ زۆر باشە. ئەی ئەمڕۆ هەست چۆنە کە ئێستا لەم بەرنامەی داپیرایی؟ هەستم خۆشە. هەستە خۆشە؟ زۆر باشە کەواتە من زۆر دڵخۆشم کە ئێوە لێرە ئامادەن. منیش بۆ ئەمڕۆ چیرۆکێکی خۆشتان بۆ ئاماداکەم و چیرۆکێکی زۆر بەسوودە کێستا بۆتانە خوێنمەوە هیوادارم کە ئێوەش سوودی لێ ببینن. باشە؟ سامادەن گوێ لێ بگرن؟ بەڵێ. دەی زۆر باشە. چیرۆکی ئەمڕۆمان باز لە ئاژەڵێکەکە. ئەو ئاژەڵەش حوشترێکی شەلە واتە قاچێکی شەلە. باشە؟ جارێکیان حوشترێکی شەل بیستی کە حوشترەکانی ناوچەکە هەمویان بە نیازی ئەوان کە پێشبڕکێیەک ئەنجام بەن. بۆ ئەو مەبەستە بڕیاریە کە ئەمیش بەشداری پێشبڕکێەکە بکە. سەرەڕای ئەوەی کە قاچێکی تەواو نییە و ئەشەلێ واتە حوشترەکە نەیەتوانی بە جوانی بڕوا بڕێە بەڵام هەر بڕیاریە وتی ئەبێ منیش بەشداری ئەو پێشبڕکێیە بکەم. بۆ ڕۆژی دواتر داوایەکی پێشکەشی لیژنەی ناونووسین کرد بۆ ئەوەی کە ناوی تۆمار بکەن لە لیستی پێشبڕکێکانە. لیژنەی ناونووسین داوای ئەم حوشترە شەلیان زۆر لا سەیر و نامە بوو. وتیان باشە چۆن نەتوانێت بۆ قاچە شەلەوە بەشداری پێشبڕکێکی لەو شێوەیە بکە. حوشترەکەش پێی وتن بۆچی ئێوە سەرتان سوڕماوە؟ ئایا داواکاریەکەی من بە نامۆ زانن؟ من خێرام لە ڕۆیشتن و جەستەشم زۆر بەهێز و بتەوە. لیژنەکە زۆر ترسان لەوەی کە دووچاری زیانێک ببێ لە کاتی پێشبڕکێکەیە بەڵام هێشتا لەسەر داوا و بەرپرسیارەتی خۆی ئەوان ناویان نووسی.
کاتێ ڕۆژی پێشبڕکێکە هاتە پێشەوە، حوشترەکان هەر هەمویان لە گۆڕەپانی پێشبڕکێکەیە ئامادە بوون. کاتێک کە حوشترە شەلەکەیان بینی ئەوێت بەشداری پێشبڕکێیەکی لەو شێوەیە بکە، هەر هەمویان دەستیان کرد بە گاڵتە پێکردن. حوشترە شەلەکەش وەڵامی یانەوە وتی لە کۆتایی پێشبڕکێکەیە ئەیبینن کە کێ بەهێز و خێرایە و ئەتوانێت پێشبڕکێکە بەرێتەوە. ئیتر پێشبڕکێکە دەستی پێکرد. هەموو حوشترەکان هەر وەکو تیر دەرچوون. حوشترە شەلەکەش لە دوای هەر هەمویانەوە مایەوە، بەڵام هێشتا ورەی دانەبەزی بوو، چونکە زۆر بە ئارامی و لەسەر خۆی ڕێگەیە بڕی، بەڵام لە هەمان کاتە زۆر متمانەی بەخۆی هەبوو. لەبەر ئەوە بە هێواشی ئەڕۆی ئەگەر بێت و بە خێرایی بڕۆیشتایە، قاچەکانی تووشی ئازارە هاتن، بۆ هۆیەشەوە نەیەتوانی بەشداری پێشبڕکێکە بکە و بەردەوام بێ. دواتر حوشترەکانی تر هەر هەمویان بە چیاکە هەڵگەران. چیاکە زۆر بەرز بوو، ڕێگایەکی هەوراس و دوور و درێژ بوو. دواتر حوشترە لاوەکان هەوڵیان نا بە خێرایی بەسەر چیاکەیە هەڵگەڕێن، بەڵام کاتێکە نزیک ئەبوونەوە لەسەرەوە زۆر ماندوو ئەبوون. هەندێکیان لە ئەنجامی ئەو ماندوێتەیە کەوتنە خوارەوە، هەندێکی تریشیان نەیانەتوانی بەردەوام بن، چونکە هەستیانە کرد زۆر خێرایان کردووە و دواتر زۆریش ماندوو بوون. هەر بۆیە بڕیاری گەڕانەوەیان ناو هەمویان پاشەکشیان کرد لە پێشبڕکێکە. بەڵام حوشترە شەلەکە بە هێواشی و بێ ئەوەی کە خۆی ماندوو بکە، بە متمانە بەخۆبوونەوە بەردەوام بوو بە سەرکەوتن بەسەر چیاکەیە. زۆربەی حوشترەکان پێش ئەوەی بگەنە لووتکەی چیاکە پاشەکشیان کرد. ئەو حوشترانی کە توانیان بگەنە لووتکەی چیاکە ژمارەیان زۆر کەم بوو. ئەوانیش ئەوانە بوون کە زۆر ماندوو ببوون. لەسەر لووتکەی چیاکە زۆربیان کەوتنە خوارەوە و کەوتنە سەر گازی پشت. بۆ ئەوەی کە کەمێک پشوبن زۆربیان گەڕانەوە. تەنیا حوشترە شەلەکە کە بەو پەڕی بڕوا بەخۆبوون و ئارامیەوە ڕێگەیە بڕی و بەردەوام بوو لە ڕۆیشتن، هەتا ئەو کاتەی کە گەیشتە سەر لووتکەی چیاکە. چونکە زۆر لەسەر خۆ بەردەوام بوو لە ڕۆیشتن، هەستی بە ماندوێتێکی زۆر ناکرد وەک هاوڕێکانی. هەر لەبەر ئەوە بێ ئەوەی کە پشوبە بەرەو خوار بووەوە و گەڕایەوە بۆ شوێنی دیاری کراو کە پێشتر سەرەتای پێشبڕکێکەی لێ ئەنجامدرا. دواتر ئەو حوشترانەش کە لە پشوودا بوون ئاگایان لە گەڕانەوەی حوشترە شەلەکە نەبوو، هەتا ئەو کاتەی کە گەیشتە خوارەوەی چیاکە. ئیتر ئەوان زۆر هەوڵی ئەوەیان نا هەتا پێی بگەنەوە، بەڵام هیچ کەسێکیان نەیانتوانی. بوو بە یەکەم حوشتر کە گەیشتە کۆتایی پێشبڕکێکە. دواتر کاسەی پاڵەوانیەتەکەی بردەوە و زۆر شانازی بەخۆیەوە کرد. بەردەوام بوو لەسەر ئەوەی کە هەمیشە بڕوای بەخۆی هەبێ و هەموو کاتێک بەشداری ئەو پێشبڕکیانە بکە، لەگەڵ ئەوەی کە حوشترەکە قاچێکی باش نەبوو لە کار کەوتبوو بە جوانینەی ئەتوانی بڕوا، بەڵام لەبەر ئەوەی کە ماندۆتی خۆی گوێپێنەیە و لەبەر ئەوەی کە بڕوای بەخۆی هەبوو، متمانەیەکی باشی بەخۆی هەبوو، ورەی زۆر بەرز بوو، گەیشتە لووتکەکە و پێش هەمووشیان هاتە خوارەوە. باشە؟ کەواتە هۆکاری سەرکەوتنی حوشترە شەلەکە 3 خاڵی سەرەکی بوو کە ئەبێ ئێمە بزانین چی و چی بووە. بۆچی وای کرد کە پێشی هاوڕەکانی تری باتەوە لە پێشبڕکێکەیە ببێ بە براوەی یەکەم و خەڵاتەکە بەرێتەوە. محەممەد گیان بزانم ئەزانی ئەو 3 هۆکارێکە وای لە حوشترەکە کرد سەرکەوتوو بێ و پێشی هاوڕەکانی باتەوە چی و چی بوو؟ یەکێک لە هۆکارەکانە توانی پێم بڵێ؟ یەکدانم پێ بڵێ؟ چی وای لە حوشترەکە کرد؟ کەواتە متمانەی بەخۆی هەبوو. کەواتە متمانەی بەخۆی هەبوو کارێکی وای کرد کە بتوانێت پێشبڕکێکە بەرێتەوە. ئادی بزانم تۆ چی ئەڵێی بۆ ئەوە؟
ئەو هۆکارە چی بووای لە حوشترەکە کرد کە سەرکەوتوو بێ؟ چونکە ئەو وەکو هاوڕەکانی سەریح نەبوو ئەو بەهێمنی ئەڕۆژ ئەی ئافرم حوشترەکە ئارامی گر وەکو هاوڕەکانی پەلەی نەکرد بۆی زۆر ماندوو نەبێ ئادی بزانم هامنۆ تۆ چیەڵی ئادی بێرە دەست هامنۆ مناڵێم ئەیویستێزی خۆی بپارێزێ ئەی ئافرم کەواتە باوەڕی بەخۆی هەبوو وایە باوەڕی بەخۆی هەبوو بۆ ئەوەی سەرکەوتوو بێ ئادی بزانم تۆڵی چی ئەو هۆکارە چی بوو؟ بەردام بوو متمانی بەخۆی بکۆڵی نێ ئەی ئافرم کەواتە زۆر باشەم هەرسێ خاڵەکەی وت و ئێوە شەدێکێکتان شتێکی باشتان وت کەواتە ئەو خاڵە گرنگانی کەوای لە حوشترەکە کرد پێشی هاوڕێکانی باتە و لە پێشبڕکێکەیە سەرکەوتوو بێ و ببێ بە خاوەنی خەڵات چی بوو باوەڕ بەخۆبوون لەگەڵ بەردەوام بوون لەگەڵ ئارامگرتن کەواتە ئێمە بێ لەمەوە فێری چی بین هەمیشە بڕوامان بە توانەکانی خۆمان هەبێ بۆ ئەوەی بمانەوێ هەر شتێک کە پێی بگەین بە باوەڕێکی تەواوە بەرەو ئەو شتە بچین بۆ ئەوەی کە سەرکەوتوو بین بۆ نمونە ئێوە خوێندکارن کاتێککە بەردەوام باوەڕتان بەخۆتان هەیە هەوڵی جددی ئەیان باشتر وانەکانتان ئەخوێنن زیاتر گوێ ئەگرن کەواتە ئێوە بڕواتان بەخۆتان هەیە لە قۆناغی کۆتاییە ئەشنە تاقیکردنەوە بە بڕواایەکی باشەوە سەرکەوتن بەدەستدەهێنن لە هەمان کاتە هەندێک خوێنکارمان هەیە ئەچنە خولی دووەم بەڵام کۆڵ نایەن ناڵێن ئێمە شکستمانێنایتە تاو تازن دەرناچی ناڕۆی نەقۆناغەکانی کە کەواتە چیەکەن؟ دیسانەوە بەردەوامە بن جارێکی کە هەوڵ ئەێنەوە وانەکانیان زیاتر تائیەکەن بۆ ئەوەی کە لە قۆناغی داهاتووشە سەرکەوتن بەدەست بێنن لە هەمان کاتیشە پەلە ناکەین لە خوێندنەکانمان لە بەروی قۆناغ بە قۆناغ ئێمە پێویستە بە ئارامی و بە هێواشی و بە متمانە بەخۆبوونەوە هەموو شتەکان لەبەرچاو بگرین دواتر هەموو قۆناغەکانی ژیانمان بە سەرکەوتووی بەڕێەکەین کەواتە چیرۆکەکەی من سوودی هەبوو بۆ ئێوە وایە کەواتە لەم چیرۆکە و فێری چی بووین ئارامگرتن ئافرم متمانە بەخۆبوون لەگەڵ بەردەوام بوون و کۆڵ نەدان دەستخۆش من زۆرم پێخۆشە کە بتوانم بە چیرۆکەکانم سوود بە ئێوەی خۆشەویست و بە هەموو هاوڕێکانتان بگەێنم هەروەها ئێمە بێسوپاسی مناڵپارێزی کوردستان بکەین کە هەمیشە چاوی لە مناڵە چاوگەشەکانە و هەموو کاتێکاری باشی کردووە بۆ هەموو مناڵانی کوردستان بەکردنەوەی کۆمەڵێک خولی باش لە کازیوەکانە کە خوێندکارەکان و ئێوەشتوانی وتانە سوودی لێ ببینن بۆ فێربوونی زمانە بۆ کاری دەستێ بۆ وێنەکێشانە بۆ زۆر بواری موزیک و هونەر و هەموو بابەتەکانی ترە لەگەڵ ئەوەشە مناڵپارێزی کوردستان وەک هەمیشە دیاری بۆ مناڵە چاوگەشەکان ئامادە کردووە کە دیارێکەش گۆڤاری پەپولەیە کە ئەویش کۆمەڵێک هۆنراوە بڕگە و چیرۆکی بە سوودی تایە کە ئەتوانن ئێوە سوودی لێ ببین و لە ماڵەوە بیخوێنەوە کە ئەمڕۆ داپیرە پێشکەشی هەر یەکێک لە ئێوەی ئەکا باشە ئەمە دیارەکانی ئێوەیە یەکێک بێ بە هاوڕێکانتان باشە لە ماڵەوە بیخوێن نۆشتی زۆر باشی تایە ئەتوانن سوودی لێ ببینن باشە؟ ئەی ئافرم دەستخۆش پیرۆستان بێ هیوادارم کە جێی سوود بێ بۆ هەموو لایەکتان من لێرە چیرۆکەکەم کۆتایی هات ئێوە هیچ پرسیارێکتان نییە لە داپیرەی بکەن؟ باشە چیرۆکەکەتان بەدڵ بوو؟ زۆر باشە من زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ ئێوە میوانی داپیرە بوون زۆر سوپاس بۆ چێشخانەی کولتوری ڕەوکی لە چوارتا کە ئامادەکاریەکی تەواویان کردو بۆ پێشکەشکردنی بڕگەی چیرۆکی داپیرە لەم شوێنە جوان و ڕازاوایەیە و هەتا چیرۆکێکی تری داپیرە و بەرنمەیەکی نوێ بەخواتان ئەسپێرم کاتێکی خۆش.